کاک تەبارەک تۆ ڕاتچیە لەسەر ئەو کەسانەی کە بەشێکی جەستەیان لەدەستدەن بەڵام لە ژیان بێئەمەل دەبن؟ وەڵا نابێ بێئەمەل بن، من قسەیەتر مشکل نابێ بێئەمەل بن، چکەم ئەبێ سێریە بە بکەنەوە بێئەمەل نەبن، نابێ ئەو شتە بێت، ئەبێ ئەمەلیان هەبێت. ڕاستە. جگە لە مەلەوانی چی شتت کە لە ژیان ڕۆژانەدا؟ وەڵایی بێزگە لە مەلەوانی من تۆپی پێمە کرد، ئەوە پاسکی لە سیارەیە ئەتر لەخوا بە زیاد بێ من حتا سێ شتێکم لە ئاسی نەبووە، ناخواردنە زۆر ئاساییە. من بەشداری شەڕەکانی کەرک و شەڕ داعش مش کرد، بەشداری هەموو شوێنەکان مش کرد. من داعش هاتە کەرک و من بە کێسێک و ڕۆژمە کەرک، من هەموو شەڕەکان خۆم وەکو خۆبەخش بەشداریم کرد. کۆنە بڵێم کەسێکم پێشمەرگەم مەعاش خۆرم، هیچ نییە غێری ئەم مەزبەحە نەبێ، هیچی کارێکم نییە، بەس وەکو خۆبەخش ڕۆشتم.